هشتا دوام زانینگهان جبوی سالا نویا خواندن دست به نکریه که هندک جم مامۆستایên زانینگehên حکومی آنکو میری داخازا و گوهستنا گریبستا خو جبوی زانینگehên اهلی دکن. هندک جم مامۆستایان دبیجن کیمیا او موچه که جه حکومتی لبر سدما سیستما هلگرتنا موچه وردگرن او مجبور کرنه که بیرا و گوهستنا گریبستین خواه جبوی زانینگehên اهلی بکن. هۆکاری نەبوونی بژێوی ژیان و نەبوونی مەعیشەتی ژیان وای کردووە کە فشارێکی لەسەر مامۆستای زانکۆ دروست کردووە. مامۆستای زانکۆ خاوەنی منداڵە، مناڵی لە قوتابخانەیە، تەلەبەی لە زانکۆیە، ئەمانە وا ئەکا کە مامۆستای زانکۆ بگوێزرێتەوە بۆ کەرتە تایبەتەکان یا بۆ شوێنە ئالیەکان، چونکە لەلای ئەوان تا ڕادەیەکی باش موچەم سۆگەرە. لەگۆر دیبداچوونن NRT تنێ لە زانینگەها سلێمانی زێدەتر جە 120 مامۆستا داخازا و گوهستنا راجین خو جبوی زانینگهین اهلی و مهلتا به موچه کرنه. لزانینگهین میری ین حوله ریجی زیدتر جه 50 داخازن بوی آبایی هاتنه پیشکش کرن و هندک جه مامۆستایên زانینگها دهوکی جی هر اف داخاز کرنه لی حتی نه آمارک راست لبر دستان نینه. سروک زانینگها سلیمانی دبیجه داخازا مامۆستایان جبوی و گوهستن بو زانینگهین اهلی بوی دیارده و ابجی باندورک نرینی لسر آستا زانینگهین حکومی چه دکد؟ گەربوا بڕوات مامۆستایان زۆریان ناچارە بن کە زانکۆ بەجێبێڵن. ئەمە نەک کاریگەری لەسەر زانکۆ بەجێڵێ بەو شێوەیە، کاریگەری لەسەر باری دەرونی مامۆستاکانی تریش بەجێڵێ کە تەماشا بکە هاوڕێکانی لە زانکۆ تایبەتەکانە ماگانە موچەیەکی بەرز و لە کاتی خۆیان وەرەگرن، بەڵام ئەمانیش بە مقابلیەوە لە زانکۆ حکومیەکانە بە 2 مانگ بە 3 مانگ جارێک ڕوع موچەیەک وەربگرن. لەگۆر ئامارên وەزارەتا خواندنا بلند لە هەرێما کوردستانê 16 زانینگehên حکومی و 14 زانینگehên اهلی هەنە. پاش وەیەکێ ku حکومeta herêmê sîstema hilgirtina mûçe ragihand hindek ji mûçeyê mamۆstayan jî her wekû taxi min diyê civakê hate hilgirtin. Di heyama derbasbûyî da nûnerê hindek ji mamۆstayên zanîngehên hikûmî yên hewlêrê ragihandibûn gerbêt û hilgirtina mûçeyê wan bû li 125 kêm nekin, vê demê çi gerentiyek ji bo destpêkirina sala nû ya xwandinê çinîne. مامۆستا دێن داوای ئیعارە دەکەن بۆ بەتایبەتی لە هەولێر، چونکە زانکۆی ئەهلی زۆرە و فرسەتیش زۆرە و بەڕاستیش زانکۆ هەلیەکانیش حەزیان لە مامۆستاکانی زانکۆی سەلاحەددینە. مامۆستاکانی ئێمە لەوانەیە خبریان زۆرتر بێتن، ناویان گەشاوەترە، ئیتر داوای ئەو مامۆستایانە دەکەن. ئێستاوە ئێمە لە زانکۆی سەلاحەددین بیر لەوە دەکەینەوە کە چۆن ڕێوشوێنێکدا بنین نزبەیەک لەوانە ئیزن بدەین. داخازا مامۆستایان ji bo veguhestina rajeyên wan ji bo zanîngehên ehlî di sala derbasbûyî bi rêjeyeke kêm bû, lê nihevê gavê bûye diyarde û serokê zanîngehan jî ji bo rêgirtin ji vê diyardê daxaz ji wezareta xwandina bilind û hikûmetê dikin bi hewara wan da biçin û rêçareyekê peyda bikin.